لەسەرم بابەتە ئەمە میوانداری کەسانی تایبەتمەند و بەم ڕۆژەمان کردووە کە هەریەک لە زوبێر بابان بەڕێوەبەری لاوانی هەولێرە و لەگەڵ عەلی شاخەوان یاریزانی یانی هەولێرە و یاریزانە لەگەڵ هاوڕەکانی یانی هەولێری گیاندا یاری کۆتایی خولی یانە پاڵەوانەکانی عێراق بۆیە میوانێکی دیکەشمانە بێ هەر لە سلێمانی ئەویش شوێنە فەهمیە کادری یەکێتی لاوان و چالاکوانی بواری گەنجانە ئەو لە سلێمانیەوە لەگەڵمانە بێ و بەخێراتن تانەکەین بەخێر هاتە بەخێراتە سەر جارە پێش هەموو شتیان ڕۆژتان لێ پیرۆز بێت بە هیوای کاری باشتر بۆ لاوان و هەروەها ئەنجامدانی ئەو فستیڤاڵانەی کە لاوەکان زیاتر ئەناسێنن ئەو ئێڤنتانی کە لاوان زیاتر ئەناسێن با بزانین ئەم ساڵ لەم ڕۆژە بۆ ئەم یادە چی کراوە لە هەولێر و لە کوردستانیش بەگشت. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان و بینەر و بیسەری کەناڵی کوردستان 24 بەردەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە بە پێویستی دەزانم ڕۆژی جیهانی لاوان لەسەر جەم لاوانی جیهان بەگشتی و لاوانی هەرێمی کوردستان و شاری هەولێر بە تایبەتی بکەم. ئێمە ئەم ساڵ لە بەڕێوەبەرایەتی لاوانی هەولێر پێمان باش بوو دوای ئەوەی کە ڕۆژی جیهانی لاوان لە حەفتەی کانونی یەکەمی ساڵی 1999 لەلایەن کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتوەکان بە 12 ئابی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی لاوان ناسێنرا هەر لەو کاتەوە وڵاتانی جیهان بەگشتی یادی ئەم ڕۆژە دەکەنەوە ڕۆڵ و کاریگەری لاوان بەرزە نرخێنن. ئێمەش لە بەڕێوەبەرایەتی لاوانی هەولێر ئەم ساڵ پێمان باش بوو بە فیستیڤاڵێک یادی ئەم ڕۆژە بکەینەوە و ڕۆڵ و کاریگەری لاوانمان لە پێشوەچوون و گەشە سندنی وڵات بەرز بنرخێنین. زۆر باشە بەخێر هاتن کاک زوبێر هەڵبەت لاوان پێویستیان بەوەیە کە ناوەندێک یاخود دەستگایەکی گەورەی معریفی هەبێت بۆ برەودان بە کارەکانیان و تەواوی ئەو چالاکیانەیەکەن. جابا لێرە هەمومان سڵاوێک لە میوانەکەی سلێمانیشمان بکەین ئەویش کە خات و شوێنەیە ئەویش لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت بانیت باش خاتون بە هیواین کە ڕۆژێکی باش هەبێ بۆیەوەش و دواتریش لەگەڵ تو یاگفتوگۆکەمان چڕ بکەینەوە. بەیانی ئێوە و بینەرانی کوردستان 24 باش. زۆر سپاس. جا با لە کاک شاخەوان دەست پێ بکەین. کاک شاخەوان عەلی شاخەوان بەخێر هاتن خۆشحاڵ بووین. ئەم ماوەیە ئێوە چاوتان زۆر لەسەر بوو هەمووان هاندەر بوون کورد بەگشتی هاندەر بوو بۆی کە ئێوە بتوانن لە ڕێگەی یاریەوە لە ڕێگەی تۆپی پێ لە ڕێگەی و توانانی هەتانەکە ناو ناوبانگی کورد زیاتر سەرخەن. دەستان خۆش بە پێشە مشتێمان نەبن. بسم الله الرحمن الرحیم سەرەتا سوپاسان دەکەم بۆ بەرنامە جوانە. خۆتان زانەوە ساڵێکی درو درێژمان بەڕێ کرد بە گەرما سەرمان مادی بوونمان زۆر دیت والحەمدولله یعنی لە پلەی 16 بێەوە بچ لە کاسش بچەنیایی و پلەی دووەم بەدەستبێنی ئەوە دەستکەوتە خۆل لە خۆدا لە خولی شەشەمبی ئەوە دەستکەوتە بۆ ئێمەش عەزمان دەکرد یەکەم بین و دڵیمان دەران نەخۆشکەن بەڵام ئیتر تۆپیان نەیە هەر دەبێ یەکێک بباتەوە. گرنگ هەوڵی خۆتان بزەبێت هەوڵی خۆماندا و ئیتر قەدەرەکە و هاو سەرکەوتووە بن ئینشاڵڵا بۆ خولەکانی ئایندە ئینشاڵڵا. با ڕووبکەینە خات و شوێنێ کە لە سلێمانیەوە لەگەڵمانە و کادری یەکێتی لاوان و هەروەها چالاکوانی بواری گەنجانیشە. خات و شوێنێ تا چەندێک پێت وایە کە بوار بۆ گەنجان ڕەخسێنراوە و توانراوە کە توانەکانی گەنجان زیاتر برەو پێ بدرێت و گەنجان زیاتر لە بوارەکانی خۆیان بدۆزنەوە یاخود هەر کەس و بواری خۆی بدۆزێتەوە. سەرەتا سوپاس پێم خۆشە لێرەوە پیرۆزبایی ڕۆژی جیهانی لاوان لە خۆم و سەرجەم لاوانی کوردستان و جیهان بکەم. بە تەئکید لای هەمومان ڕوونە لاوان بزوێنەری کۆمەڵگەیە لە ڕووی دەستی کارەوە بەرەو پێشچوونی زانست و داهێنان و بەرەو پێشبردننی ئابووری وڵات بۆیە گرنگە کە حکوومەت بوار بڕەخسێنێت تاکو لاو ڕۆڵی تێدا ببینێت. ئێمە وەکو یەکێتی لاوانی کوردستان لە ڕابردوودا لە ساڵەکانی ڕابردوو و لە ئێستاشتا کە بەردەوامە لەسەر چەند ئاستێکی جیاواز کارمان کردووە بە نمونە ئاستی زانستی ئاستی هونەری ئاستی نیشتیمانی و وەرزشی و چەندین بواری تر و داهێنان و ئەو بوارانی کە پەیوەستن بەلاوەوە
دەرفەت ڕەخساوە لە ڕووی خولو سیمینار و سازکردنی دیدار و کە لاوەکان بتوانن پەرە بەتوانەکانیان بدەن کارەکانیان بخەنە ڕوو و نمایشی توانە و بەهرەکانیان بکەن. بەڵێ باسێکی ئەوە بکەین بە گشتی چی کراوە بۆ لاوان ئەکرێت ئەوەندە بەس بێت دەستگایەک یاخود ناوەندێک هەبێت کە بڵین ئەمە تەنها ئیڤنتێک چالاکێک بۆ لاوان ڕێکە خات یاخود لە ئەستی توانای لاواندانیە پێتان وایە کە ئەوەی کراوە پێویستی بە زیاترە؟ بەڵێ لاوانی ئێمە شایستەی زۆر شتی زیاترن ئەوەی کە کراشە ڕەنگە ئێستا ئێمە لە بڕێوەبەرەتی لاوانی هەولێر لە ڕێگەی ناوەندەکانمانەوە ڕۆژانە ناوەندەکانمان دەرگایان بڕووی لاوەندا کراوەتەوە و چەندین کار و چالاشی و خولی زۆر ئاوجێری تێدا بەڕێوە دەچێت لە پاڵ ئەمەشدا هەفتانە یاخود مانگانە لە ڕێی کۆڕ و سمینار و وەرکشۆپەکاندا لە سەردەستی مامۆستایانی پسپۆر هەوڵی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری لاوان و توانە دەرخستنی توانەکانیانە لە بکەن ئەمە ڕەنگە بەس نەبێ بۆ لاوان لاوان شایستی گرنگی دانی زیاترن و ئێمە لە کارنامەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەرەتی گشتی لاوان هەوڵمان ئەوەیە لە ساڵی داهات و خزمەتی زیاتر روتینی زیاتر و ئەدای زیاتر بە توێژی لاوان بدەین. باش زۆر چاکە کاکالی با بینە لای ئێوە زۆرێک لە گەنجان خولیای وەرزشەکەن لە کوردستان چۆن دەرفەت ڕەخسێنراوە بۆ گەنجان و چۆن دەرفەتەکان ئێوە توانیتانە بیقۆزنەوە ئەو دەرفەتانە چین کە ڕەخسێن بۆ یاریزانێک وەکو جەنابەت وەکو هاوڕێکانت و یاریزانانی دیکە کە لەگەڵتان ڕاستە بەڕاستی ینی هەر لە عام لە عێراق فرسەت بۆ شەباب ینی زۆر کەمە بۆ گەنجان خاستن بەڵام گەر تۆ خەونێکی دەبی ینی هەوڵی بۆ بدەی و لە ئامانجەکە سار نەبیەوە دڵنیا بە پێی دەگەی یعنی هیچ شتێک نێتە ڕێت و سارمە بۆ هەقەدر دەبینی هەموو شتێک دەبینی بەڵام دڵنیا بە پێی دەگەی قەت سار نەبیەوە ینی مادبوونی خۆتی بۆ بکە جا ئیترەوە خۆیە پێی دەگەی یان پێی ناگەی ئەو کات قەدەری خۆیە. باشە ئێوە چۆن ینی ئامادەکاریەکانتان چۆنە باواز لەوە بێنین پاڵپشتی دەوروبەر چۆنە وەکو خۆتەڵی ئاستەنگ هەر هەیە کەواتە ئێوە چیەکەن بۆی کە بە وزەیەکی باشەوە بەشدار بن چۆن ڕاهێنانەکانەکەن جیالەوەی کە وەکو پراکتیکیکەن بەڵام ڕاهێنانە دەرونیەکانتان چییە بۆی کە بەرەنگاری ئەو ئاستەنگانە ببنەوە؟ هەروەگوتم ینی نابی لە شتێک ساربیەوە کە دێتە ڕێت ئاستەنجی زۆر توش دەبی خاستنەکە لە کوردستان بی گەرلاویش بی نەک ینی یاریزانێک بی گەورەبی زۆر ریاضت کردبی لۆلاوی زۆر ینی ئاستەنجی ڕوودەدا بەڵام سارنەمەوە و تەمرین خۆت بکە و ڕانانەکانی خۆت بکە و خۆت پیشاندە بۆ جمهوری هەتا فرسەکردی هەر خۆم وا بووم ینی زۆر 2 ساڵ تەمرینم کە ڕایانانم کرد ماندووبوونم کێشە هەر فرسیان نەدامێت چەندە مدەڕیبات هەر لە پشخەتێ بووم ئیتر مدەڕی بێگات و فرسەی دامی و ئەلحەمدولیلا قۆزیمەوە. دەستت خۆش بێت. با لەگەڵ خاتوشێنە پرسیارێکی دیکەیشی لێ بکەین خاتوشێنێمە لە سەرەتای پرۆگرامیش من ئاماژەم بەوەدا کە ئێمە هەمیشە ئەڵێین لاوان ئایندەی وڵات دروستەکەن نەک هەر لە وڵاتی ئێمە ئەمە ئەوترێت لە هەموو جیهان ئەمە ئەوترێت بەڵام ئایندەیەک دروست نابێت تاوەکو ئێستایەک نەبێت چی کراوە و چی دەکرێت و پلانی چی هەیە بۆ ئەوەی کە ئایندێکی باشتر بۆ لاوانی کوردستان دروست بکرێت و بسازێنرێت لە ئێستادا چۆن توانراوە دەستی ئەو گەنجانە بگیرێت بۆ ئەوەی کە هەستنە سەر پێ و ئایندێکی گەش و پرشنگداریان هەبێت. بەڵێ وەکو ئاماژەشم پێدا ئێمە لە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لە ساڵانی ڕابردوشدا کە چەندین کار و پرۆژەمان هەبووە بۆ ئەوەی لاوان بتوانن کە تێدا پەرە بەتوانەکانیان بدەن بە نمونە ئێمە لەم ساڵدا لە مانگی 3 دیداری لاوانمان هەبوو لە دوهۆک کە تێیدا چەندین لاو لە زاخۆ تا خانەقین بەشدار بوون و 6 توێژینەوە پێشکەش کرا کە تێدا سەرۆکی حکوومەت خۆیان ئامادەی دیدارەکە بوون 6 توێژینەوەکو چارەسەر بۆ 6 کێشەی گەورەی کوردستان پێشکەش کرا و کۆمەڵێک لاو توانیان کاری دەستی خۆیان و کارەکانیان و بزنسەکانیان بچووک تا گەورە نمایش بکەن. کاری زۆر کراوە بەڵام هێشتا لە چاو تموحی لاوانان نییە بۆیە پێویستە زیاتر
کار بکرێ بۆی پەرە بە تواناکانی لاوان بدرێت و خۆشببختانە یەکێک لە خاڵە ئەرێنەکانی ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە سنتەری داهێنان و توێژینەوەی هەیە کە لاوان ئەتوانن توێژینەوە داهێنانەکانیان لەم سنتەرەدا پەرە پێ بدەن و ڕۆڵ ببینن. باشە. خات و شوێنێ ئێستا دەرفەتەکان زۆرن بەتایبەت لە کەرتی تایبەت. ئێوە چۆن توانیوتانە هەماهەنگی دروست بکەن لەگەڵ کەرتی تایبەت لە هەموو بوارەکانە کە هەلی کار بڕەخسێنن بۆ لاوان و ئەو لاوانەی کە خۆشیان دەست پێشخەرن ئێوە پاڵپشتیان بکەن؟ زۆر لاومان هەیە کە بۆنە کادری ئەم ڕێکخراوەن وە ئێستا خاوەنی کارن یا لە کۆمپانیەکاندا کار دەکەن و ئەمەش لە ڕێگەی ئەو سیمینار و خولی پێگەیاندن و بوارە زمانەوانی و سەرجەم بوارەکان کە پێویستە کە لە سەرجەم ناوەندە باڵاکانی یەکێتی لاوان لە هەموو شارەکانی کوردستان بەردەوام گرنگی پێدراوە، بەردەوام خول کراوەتەوە، بەردەوام ڕاهێنان بە کادرانمان کردووە کە ئەمە خۆی لە خۆیان هۆکارێکی گرنگ بووە کە کادرەکانمان لاوەکانمان بتوانن لە کەرتی تایبەت لە کۆمپانیاکان لەسەر جەم ئەو شوێنانەی کە خۆیانیان تیابینەوە بتوانن ببنە خاوەنی کار و دەرفەتی باشیان بۆ ڕەخساوە. بەڵێ سپاس. کاک زوبێر ئەو فستیڤاڵی کە ببوورە باست لێوە کرد کە ڕێکخراوە فستیڤاڵێک ئەنجامەدرێت بۆ دەرخستنی توانای گەنجان. دەمانوێت بزانین ئەو توانایانە لەوێ چۆن لە ناو فستیڤاڵەکە نمایش ئەکرێت چی کەسێک بەشداری کردو چۆنن بەشداریکردنەکانی گەنجان؟ فستیڤاڵەکە خۆی لە 6 بڕگە دەبینێتەوە. بڕگەی یەکەم کە بریتە لە پێشەنگایکی شێوەکاری. ئەم بڕگەیە ئەوە دەردەخات کە توانای لاوەکانمان لە ئەم پێشنگایکی تایبەت نییە بە کەسێک بەڵکو چەند لاوێک ئەو پێشنگایە دەکانەوە ڕوانین و دیدگای خۆیان لەسەر ئەم تابلۆیە دەردەخەن. ئەمانەش دەرەنجامی کردنەوەی خولەکانی ئێمەن کە ڕۆژانە بەشداریان لە خولەکانی ئێمە کردو و ئەمڕۆ بوونەتە خاوەن بەهرەی خۆیان و توانای خۆیان و دیدگای خۆیان لە سەر تابلۆکانیان ڕنگدانەوەی دەبێت. ئەمە بڕگەی یەکەم. بڕگەی دووەمان کە پێشەنگایکی شێوەکاریە. ئەمەشیان هەمان ئەوەیە کە لە خولەکانی ئێمە کە ڕۆژانە لە ناوەندەکان دەکرێتەوە بوونەتە ئەو ملاوانە بوونەتە خاوەن بەهرەی خۆیان کە پێشەنگایکی کاری دەستیە بوونەتە خاوەنی کاری خۆیان خاوەنی بەرهەمی خۆیان. ئەمانش بۆ ئەوەیە کە بە لاوەکانمان بڵین ئێمە ئەگەر باوەڕمان بە خۆمان هەبێ ئەگەر بمانەوێ لە داهاتوو ببینە خاوەنکار ئەوە دەتوانین لە ڕێگەی خولەکان یا لە ڕێگای متمانەبوون بە خۆمان بتوانین ببینە خاوەنکاری خۆمان. بڕگەی سێیەم کە بریتە لە مزگە و گۆرانی ئەمەش بەو مانایی کە ئێمە دەمانەوێ لە یادی ڕۆژی جیهانی لاوان ڕێز لە توانا و هزری لاوەکانی خۆمان بگرین و ئەم بەم بۆنەوە یادی ئەمە ڕۆژە بکەین. زۆر باشە. کاک عەلی باستێکی ژیانی ڕۆژانی یاریزانەکان و خۆشتمان بۆ بکە. چۆن تەمرینەکان چۆن خۆتان ئامادەکان با باسێکی ئێوەش بکەینانی بزانین چۆنە ئێوە بەو گڕیتینەوە ئەچن بۆی کە بەشدار بن لە یاریەکە چیەکەن چۆن خۆتان ئامادەکەن؟ وەڵا هەر وەک یاریزانەکانی تر ئێستا کاتی ساعتمان ینی ڕانەمان نییە بەڵام ئەو کاتێکە بتوڵەمانە یان دەوریمانەیە هەر هەموو ڕۆژەکان ڕاینانمانێ ینی ئەتاحەت بێ ڕۆژانە هیچ تەمرینێک ناکەن جەستەتان دانەبڕێ یعنی نەنا بتوڵە دەرێ نانا لە هەر ئێستا وەختی ساعتمان ناو کات دەگەڕێتەوە سەر یاریزانەکە ئایا دەستمی پێویست بە ئیسراحەتە ئایا لە خۆی دەتقاعی دەکا ئەو کات یاریزانەکە دەزانی. ڕاستە. یەک شتی دیکە هەیە بۆ یاریزان زۆر جیاوازتر لە ئێمە ئەوە کاتێک کە مرۆڤ ئامانجێکیە بێت ڕەنگە هەست بە شتاکە بەڵام یاریزان هەمیشە لە ناو چۆنەڵێت ساحەی یاری هەست بە شتاکات کاتێک کە یاریەکەی ئەو هەموو هاندەرە هاوارەکەن دەنگە دەنگیان دێت و ناوتانە هێنن گوێتان لە هیچە بێ یان بەس تەرکیزتان لەسەر ئەوەیە کە بەرە و چۆنەڵێت
بەرەو گۆڵ بڕۆن و گۆڵ بالضبط گوێ لێ دەبی تا دافعاتی زۆر چاشە یعنی تو یاریزانێک دەبڕی هەموو هۆی دەکەن ئەوە زۆر خۆش دەبی یانی هەستا زۆر خۆشە تو زیاتر گروتینت دەبی بۆ یاریەکە بەڕاستی ینی هەندەران یارەکە زۆر خۆشتر دەکەن. من هەمیشە بیر لەوە کەمەڵە مەگەر من لە حاڵەتەکەی ئەوە بم هەستەکەم لەگەڵ دنیادا ئەبڕێم خۆم ئەمێنمەوە تۆپەکە ئێمە ژەرن دا ئەبڕێن وانە هەر مێشتان لەلا ئەوەیە کە چۆن دواتر کە لەگەڵ گۆڵەکەکەن اینجا هۆشت دێتەوە خۆت گوێت لە دەنگی مێشک لەلایەوە ینی گۆڵی جوام بکەیت جمهور هەموو هەستەوە عەرەکەی جوام بکەی ببێوە بەڵێ زۆر خۆشیانی هەستش زۆر خۆشە یعنی فەرقەیەکە لە دەرەوەی بالضبط. کاک عەلی ئەمڕۆ بەڕێستان پێتان وتراوە کە خەڵاتەکردن لەلایەن کاک زوبێرەوە بەڵێ ئاگادار زۆر باش ئاگاداری کردو ئەگەر سورپرایز بۆیە سورپرایزەکەمان تێکاوە ئەم پێمانەوت بەسەر خۆش بوو پێشی بوترێ کاک زوبێر خەڵاتکردنی کاک عەلی وەکو چۆن ینی چیتان کردووەوە چۆن خەڵاتی هاوڕێ و هاوتەمەنەکانی دیکەی کاک عەلی شەکەن. بەڵێ وڵا ئێمە سەرەتا بیرمان لەوەی کردەوە ینی لاوی ساڵ دیاری بکەین لە بەڕێوەبەراتی هەولێر دوایە پێمان وا بوو ئێمە ئەو دەرفەتەی لە پێشمانام کەمەوە لە بەرامبەریشدا ڕەنگە تووشی ڕخنەیەکی زۆر ببینەوە لەوەی کە ئەو بڵێ من شایەن بووم ئەو بڵێ من شایەن بووم بۆیە ئێمە هەڵساین بیرمان لە شتێکی تر کردەوە لە مێژووی یانەکانی کوردستان بۆ یەکەم جارە یانەی هەولێر دەگاتە قۆناغی یاری کۆتایی جامی عێراق ئەگەر چی دووەم بوو لە خولەکە بەڵام مێژووە و هاندەر و پاڵپشتی ئەو یانەیەش کە گەیشتە قۆناغی یاری کۆتایی ئەستێرەکانی بوون یەک لە ئەستێرەکانی کە کاک عەلی تەمەنێکی بچووک بەڵام ئەستێرەیەکی درەوشاوە لە ناوی یاریگا و ئاستێکی بەرزی نیشاندا و ڕۆلی هەبوو لە سەرکەوتنیانی هەولێر بۆیە پێمان باش بوو ئەم ساڵ وەکو بەڕێوەبەرایەتی لاوانی هەولێر خەڵاتی ڕێزلێنان ببەخشینە یاریزانێکی یانەی هەولێر کە کاک عەلی شاخەوانە. یخوا پیرۆزیان بێ و تەمەندێش بن ئێمەش چاوەڕێ واکەین کاک عەلی کە ڕۆژێک لە یاریگایەکی گەورە هاندەر بین وەکو تیپی هەولێر لە سەر ئاستی جیهان یاری بکات. تموعی من نەژەرەوەی ئینشاءڵڵا هەر تموعی منەوەی لە دەروی عێراق وەدا لە هەولێرم ئەگەر لە هەولێرەش باشتریش دەبێن بەڵام تموعی منەوەیە بچمە دەروی عێراق تۆپانێ ئینشاءڵڵا پێی دەگەم. خاتو شێنێ ئەوەی کە گرنگە هەمیشە وتراوە ئەبێ گەنج پاڵپشتێکی تەواوی هەبێت بۆی بتوانێت بگاتە ئەو ئامانجەی کە هەیەی یاخود ئەو بیرۆکانەی کە هەیەی پیادەیان بکات جا هەمیشە چەپڵەیەکی ژوتراوە بە یەک دەست لێ نادرێت تا چەندە ئەتوانین بڵێن ڕێکخراوە ناحکوومیەکان یاخود ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەتەنی ئەتوانن لێرەیە ڕۆڵی خۆیان بگێڕن بۆی کە پاڵپشتێکی باشی گەنجا بن تا چەنە لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە پەیوەستن بە لاوان توانیویانە ڕۆڵی خۆیان باش بگێڕن. بێگومان ڕێکخراوەکانی لاوان هەمیشە هەوڵیان داوە کە پاڵپشتێکی سەرەکی لاوان بن وەک ئاماژەمان پێکرد ئێمە لاوان یەکەتی لاوان لەسەر چەند پرسێکی گرنگ هەوڵی داوە پاڵپشتی لاوان بێ بۆ منە پاراستنی لاوان لە مادەی هۆشبەر و ڕێگریکردن لە کۆچی لاوان هەروەها لە پرسە نیشتیمانیەکانە کە ئێمە دیبیت و چالاکی و چەندین کاری جیاواز کراوە و لاوان توانیوێتی لە بابەتی کۆچا بۆ نمونە لە پەرلەمانەکە لەسەر بابەتی کۆچی لاوان بکە ڕێکخراوەکان هەمیشە پاڵپشتی لاوان بوون ئێمە وەکو یەکێتی لاوان کە هەمیشە دەرگا واڵا بووە بۆ ئەو لاوانەی کە بەهرەیەکیان هەبووە کە دەستێکی کاریان هەبووە کە ویستیانە ئەو کارانەی کە هەیەە بگاتە لایەنێکی پەیوەندیدار بگاتە چاوی بینەران لاوان هەمیشە پاڵپشت بووە هەمیشە دەستگیرۆیی لاوانی کردووە هەرچەندە هێشتا لە ئاست چاوەڕوانی لاوانان نییە بەڵام تا ئەو ڕادەی کە توانیوێتی کاری باش کراوە. دەستان خۆش بێ بەڵێ باشە خاتو شوێنێ ئەو کار و چالاکیانەی کە ئەکرێت و وەکو خۆشتانەڵێن کراوە ئایا پلانتان چییە لە داهاتوو کە زیاتر بکەن کە گەنجێک باس لە تواناکانی یەکرێت لە هەر بوارێکا بێ بۆ نمونە کاک عەلیە لە بواری تۆپی پێایە و لە سەرجەم بوارەکانی کەیە خەمی ئیتر ئەستەنگەکانیان نەمێنێ ئێوە ببنە پردێکی پەیوەندی گرنگ بۆ چوونە یاخود بە جیهانی بوونیان.
سەرەتا زۆر گرنگە کە لاو خۆی ئامادەیت یا هەبێ بۆ ئەوەی تواناکانی بەهرەکانی بگەێنێتە بهێنێتە ناو کۆمەڵگا و لەگەڵ ئەمەشدا گرنگە کە ڕێکخراوەکانی لاوان حکوومەت دام و دەستگاکانی پەیوەندیدار بەو بوارانە کە پاڵپشت بن کە هاوکار بن دەستی لاوەکان بگرن. بێگومان ئێمە بەردەوام هەتا لە ئێستاشدا بەردەوام کار و چالاکیمان هەیە کە پێشانگای گەورەمان کردوێتەوە ئیڤنتمان هەیە و لە ڕابردوودا بە هەمان شێوە کە لاوان تیانە لەم پێشانگا و لەم چالاکیانەدا توانیویانە یعنی بە شێوازێکی زۆر باش ئەو توانایی کە هەیەە نمایشی بکەن. وەک ئاماژەم پێدا لە دیداری لاوانە کە ژمارەیەکی زۆر لاوان توانەکانی خۆیان نمایش کرد ڕاستەوخۆ حکوومەت بینەری نمایشەکە بوو ئامادەیان هەبوو لە دیدارەکەیە کە ئەمە خۆی لە خۆیان کارێکی زۆر باش بوو و هەمیشە لاوان هاوکاری لاوان بوون هاوکاری گەنجانی کوردستان بوون کە بتوانن پردێکی پەیوەندی بن لە نێوان لاوان و حکوومەت لە نێوان لاوان و دام و دەستگا پەیوەندیدارەکاندا. بەڵێ ئێمە سپاس دەکەین خات و شوێنەفەهمی هەورامی کادری یەکێتی لاوان و هەروەها چالاکوانی بواری گەنجان لە سلێمانی لەگەڵمان بوویت و هەروەها زۆر سپاسی ئێوە شەکەین هەردوو میوان کاک زوبێر و کاک عەلی ئەم بەیانێ لەگەڵمان بوون دووبارە ئەم ڕۆژەتان پیرۆز بێ بە هیوای کاری باشتر بۆیان ئەنجام بدەن بە هیوای ئەوەیش کە ئەو خەون و چۆنەڵە ئامانجانەی کە هەتانە هەمووی بەدی بێت. بۆ هیوایان سەرکەوتوو پیرۆزە بەخێر هاتن.